کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ ئاسانکاری وڵاتێکم بۆ هەڵبژێرە تەنها وڵاتەکە ناوی ئەو وڵاتەمە کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە بەس تەنها ناوی وڵاتەکەم پێ بڵێ ئاسانکاری با بۆ بکەم وڵای بلێم چ ئەگەرە تۆش خۆت نێزیشی تۆش بکەوین کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ کۆنترین مۆزەخانە زەرجێ لێ نەبووە؟ وڵا جم لێ بوو بەس ئێستا چم بە مێشکدا نایێت بە مێشکی دانایە بڵێ هیچ جارجێ لەو زانیاری نیە بۆ کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ باشە وابزانم حەسانە پرسیاری وەرزشیە؟ باشە بۆ یەکەم جار یاری تۆپی پێ لە شاشە تەلڤیزیۆنەکان پەخش کرا ساڵی چەند بوو؟ وڵای ئاسانکاری پرسیارەکەم لۆ گۆڕی بۆ یەکەم جار یاری تۆپی پێ لە ساڵی چەند لە تەلڤیزیۆنەوە پەخش کرا تۆ وابزانم حەزت لە وەرزشە تەربیە ڕاضەم بەس تەربیەی ڕاضە مادەم دەبێت تەربیەی ڕاضە دەبێ ئەوەش بزانی ساڵی چەند یاری تۆپی پێ گواستراوە بۆ شاشە تەلڤیزیۆنیەکان بۆ یەکەم جار لە ساڵی 1900 چەندە ئەوەندی دیکەم بۆ تەواوکە زار ئەو زانیارێت بە مێشیدا نهاتووە یاخۆت نەزانیوە تۆ بەداوای لێبردنەوە باشە دەستان خۆش بێ بۆ بەشداریکردندا هیچستان هەیە پێشکەشمان زۆر بەخێر بێن نەوەڵام تۆ مامۆستای چ هەیە پێشکەشی ئێمە بکەیت بەس خۆشتان دەکەم هیوادارم سەرکەوتن ئەڕۆندنتانە سڵاوتان لێبێ چۆنن سەرچام ناوی جەنابەت عومەر عومەر ئازەر ئازەر بەێ ئەیمن ئەیمان سەیف ناکە سەیف چێ ئێوە دەخوێنن ئیمتحانتان هەیە چیەوە ئێستا قۆتابینە بەێ تابی سەفی چەندن شش سەفی شەش مرکزی بەێ لەگە خینگەکانتان چۆنن والله باشە باشە هەندی بابەتەکانی دیکەتان جواب دایتەوە بەێ الحەمدلله باش بوون بەێ الحەمدلله باش باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین لە شاشەی کەناڵی بادیناساتەوە پرسیارێکمان هەیە دەڵێت کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ سۆمال بریتانیا بەریتانیا سۆمال سۆمال کۆنترین مەتحەف مەتحەف کۆنترین مەتحەف دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ مۆزەخانە مۆزەخانە يقول لك المتحف وين؟ أي تو؟ بيكنوا فرنسا فرنسا بس بسيارك كونترين موزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ مەتحەف ألمانيا لوفر باريس اللهم بیرکەنەوە ئێوە قوتابینە دەبی هەرەوە بزانەوە زانیارێتان دەبی هەر لابی هەریش بزانن وانە فەڕەنسای بگۆڕە بۆ ئاسانکاری بۆ وڵاتەکانتان فەڕەنسای بگۆڕە ألمانيا تقول ألمانيا غير يعني فرنسا غيرها وڵاتێکی تکەرم پێ بڵێ نازانن بەریتانیا ببورن دەستان خۆش بێ وەڵامەکە هەڵەیە چتان هەیە پێشکەشی ئێمە بکەن ئێمە لە بەرنامەی خەڵاتۆ لەگەڵتانی لە کەناڵی بادیناساتەوە پرسیارێکتان لێ دەکەین ئەگە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین ئامادەی؟ بەێ باشە کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ کۆنترین مۆزەخانە خۆ چ کارەی؟ پێشمەرگەم پێشمەرگەی ساق بێت نابێت بژێری یەکەشی وەردشوی باشە وەرزشی چ یاریزارێک زۆرترین گۆڵی تۆمار کردووە لە مێژووی مۆندیال زۆرترین گۆڵی تۆمار کردووە لە مێژووی مۆندیال چ یاریزانەکە؟ ڕۆناڵدۆی بەرازیلی نییە؟ ئەی تۆ؟ زانیاریم زۆر لەسانی دڵنیایی کە لەوەی کە ڕۆناڵدۆی بەرازیلی زۆرترین گۆڵی تۆمار کردووە لە مێژووی مۆندیال بەخۆیان ئەوەیان کلۆزە وەڵامەکەم پێ بڵێ زۆرترین گۆڵ لە مێژووی مۆندیال تۆمار کرابێت
باکلۆزە بیت باشە خەڵاتێکمان کە دابین کراوە خەڵاتەکەی لەلایەن کۆتاڵی محەممەد ڕەشگری بۆ جلوبەرگی ئافرەتان ئەم خەڵاتە لەلایەن ئەوە دابین کراوە دەتوانن ئێوە بچنە لای کۆتاڵی محەممەد ڕەشگری خەڵاتەکەی خۆتان ئێوەڵ بگرن چ وتەیەکت هەیە دەتەوێت چمان پێشکەش بکەیت بەخۆی نازانم چیولە بەڵێ زانیارەکان دیارە زۆر متابعی وەرزش دەکەوانە بەتاکیت خۆشم هەندەری بەرازیلم بەرازیلی بۆیە زانیاری تەواو لەسەر وەرزش هەندەری بەرازیلم لە نادیەکانیش ڕیال مەدریدم باشە دایاتەوە چ وتەیەکت هەیە پێشکەشمان بکەیت خۆشتان لێ دەکەم دەست خۆش بن زۆر زۆر مەمنون ئەزیێتان کێشە زۆر مەمنون کتانی تۆنا داوارێکە ڕۆژین خان چمان هەیە بۆمان پێشکەش دەکەیت چ گۆرانێکمان بۆ دەڵێ گۆرانیەک شتێک گۆرانێکمان لۆ بڵێ خەڵاتەکەتان تازە بردەوە وەرە توش وەرە توش ڕۆژین تو ناوچیا دلبین خان دلبین خان چت هەیە پێشکەشمان بکەین هۆردەکتان پێکەوە گۆرانێکم بۆ بڵێ سێوەمەوەچی دەزانم بڵێن سێوەمەیەکی جوانە شرین وەرزانە چوومە ناوباغات دەستم کردا ناپەرکان سێوەکاتان نادەستم مش بارد دەستان خۆش بێ ناوی جەنابەت جەرجیس خەڵکیشیان دەری بەردەڕۆژ چکارەی کاسب منداڵانەوی خۆتن بەڵێ ناویان چێ منداڵە ئەوە دڵنەوە نازلی شیفاخان شیفاخان سەرکەوتوو بەمیان درێژ بێت دەستنە مەکتەبیوانە ئەوە ئینشاءڵڵا گەنەمرین ئەو ساڵەکە دایانێرین ئەو دوێی دەنێرین زۆر باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین لە کەناڵی بادینان ساتەوە بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتان دەکەن سپاسی ئێوە دەکەن پرسیارێکمان هەیە ئەگە وڵامەکە زانی خەڵاتت پێ دەدەین کۆنترین مۆزەخانە دەکەوێتە چ وڵاتێکەوە زانیاری تەواوت لەسەرەوەی هەیە وڵاهی زانیاری تەواو نییە بەڵام لەوانەیە وڵات ئەوەندەی بزانم کۆنترین مێژووی یۆنانیەکان هەیە نازانم وەجاگەر یۆنانیەکان وڵاتش وڵاتی باش ئاسانکاری بۆ بدەکەم وڵاتێکی عەرەبیە عەرەبی مصر دڵنیایی لەوەی کە مەسرە هەوی بزانم بەپێی ئەوەی کە هەرەمەکان لەوێن دەرەیە کۆنترین مۆزەخانەش دەبێ لەوێبی زانیاری لەسەرەوە هەیە کە مصر کۆنترین مۆزەخانەی تێدایە وەڵاهی دەبیت مصر بی 1995 دەبین مصر بی زۆر لێ دڵنیایی کە لەوەی کە مصرەوانە کە کۆنترین مێژووی کە هەیە لە وڵاتە عەرەبیەکان کە ئەوەندەی خیندیتمەوە مصر لە ڕووی ئاسەوار و لە ڕووی ئەوە هەر مصر بووە ینی هەر ئەو لەبەر ئەوەی فیرعونەکان لێوێ ژیانە شارستانێتیش شارستانی زۆر کۆن لێوێ سەری هەڵدایە سەرەتا بە خۆت تا چەند دەست خوێندووە ئەمن شەشم تەوا کردیان شەشی ئامادەی دەکات دوێژت بە خوێندن نەداوە وەڵاهی ئەوها دیارە باشترە لۆ من زانیارەکانیشت باشن وەڵاهی هەندەی خندی بم بەپێی معلوماتم بە عەقڵم مەرە ماوەڕکەم هەروایە دڵنیای لەوەی کە وەڵامەکەت ناگۆڕی کە مسرە مسرە بەڵێ مسرە باشە پیرۆزا وەڵامەکەت ڕاست دەرسوو کە خەڵاتێکمان هەیە لەلایەن شوێنی مێرسینەوە دابین کراوە کە جلوبەرجی پیاوانە دەتوانێت بچیتە ئەم شوێنەوە و جلوبەرگ بە خۆڕایی لەوێ بەدەستبێنێ شوێنی مێرسین لە قەزای بەردەڕەشە هەر لێرەیە ناونیشان و کارت و شتەکانی هەمووی تێدای ئەدرێسەکانی هەمووی تێدایە باشە چێک هەیە پێشکەشی ئێمە بکەیت بەرنامەیەکی جوانە دەست خۆشتان لێ دەکەم سەرکەوتووە چۆن دەبینی بەرنامەیەکی واتە ئەمن بەپێی ئەوەی کاسبکارم زۆر متابعی کەناڵ و شتیوان ناکەم بەڵام زۆر کات دەچم سەر کەناڵەکە بابەتی جوانتانەیە دەستان خۆش بێ شتێکمان پێشکەش ناکەن گۆرانێکی لە مامەی دەڵێ دەوەرە چیژم لە لە ماڵی هەموو چا دەڵێ بە باب سکۆڵەی دەڵێ ناوچە
نازلین خان تەوەرە تەماشای کامیرەی بکە گۆرانێکمانەوە بڵێ کابزان چ گۆرانێکمانەوە دەڵێ نازلین خان نیناوکردن چاچاکە پشێ مناڵی پاکە هەر نیناوچی پیسە دامنی خۆش پیسە بیکانینەوە بیکانینەوە دەنگت حێلکە چیژم نیناوکردن چاچاکە پشێ مناڵی پاکە هەر نیناوچی پیسە دامنی خۆش و سیسە بیکانینەوە بیکانینە زوو بزوو ئارازوو بابەت خۆش دەوێ یان دایت خۆش دەوێ کامەیان باب بابت خۆش دەوێ ئەوڕۆکە بابەت و نایدە ناو لە عابان خۆشە باشە سەرکەوتوو بن دەستا خۆش بن زۆر خۆشحاڵم بەخێر بن سەر چاوان سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش ئەمەش تەنها بۆ خزمەتکردنی هاوڵاتیانەوە و ئەم خەڵاتەش لەلایەن شوێنی مێرسینی بۆ ئێوە دابین کراوە و دەتوانێت لەوێ شوێنەکە و خۆشحاڵ بووم ڕێزم سڵاوتان لێبێ باشی سەرچاوم ناوی جەنابەت فێسەڵ خورشیدم فێر کاک فێسەڵ رافع اسماعيل تۆز ئەگەر خۆ نێزییەوە برادری بکەیتەوە چ کارێک کاک فێسەڵ سایقم وەڵە كاسب کاسبی باش ئێمە لە بەرنامی خەڵاتەوە لەگەڵدانین ئەگەر وڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین باش دەڵێت کەمترین ژمارەی دانیشتوان چ وڵاتێکە کۆنترین ژمارەی دانیشتوان فاتيكان فاتیکانە طبعا فاتيكان كمترين جمارية أبزان 950 نسبة نفرية باشە زۆرترین ژماری دانیشتوان دەکەوێتە چ وڵاتەکە سين الصين زۆرترین ژمارەی یە هاوڵاتی ونیە سینە چین یەکەمە و دوم هەندە چۆن زانیارەکانن چۆنەوە چاوت زانم ئەوە زانیارەکە زانم کە سین یەکەمە و چین یەکەمە و هەندیش دووەمە باشە کەمترین ژماری دانیشتوان ئەدونا لەم فاتیکان دڵنای لەوەی کە ڤاتیکانە یامە فاتیکانە لەوەی کەمتر نییە کە لە فاتیکان کەمتر ڤاتیکان تۆ مامۆستا چ وڵاتێکمە توش وڵاتێکمان پێ بڵێ بەخوای بشێوار وڵاتەکان هەرەوە چیوی ئەوزانم هەرێکی دامەنێ بە چێ ناڵی وڵامەکەی ئەو هەڵا وڵامەکەی تۆ ڕازدار دەچێت وڵا وڵاتێکی زانم بەس باوە بە خێرم دانێ لە ئەو ڕژی ئەوەی لە بۆ ئەوی ژەکەمە بەس بەخوایەوە بە بیرمێتەوە کاتی لەکو ئەویش ژماری دانیشتوانی کەمە ئەوش کەمە ئەوش ژماری دانیشتوانی زۆر کەمە تۆش وڵاتێکمان پێ بڵێ ئەوش وەکی فاتیکان کەمە ئەوش کەمە بە زووە بیرم نایەتەوە لەکو ئەوش دانیشتوانی زۆر کەمە لە ڤاتیکان کەمترە یان زۆرترە تقریبان وەکی فاتیکانە بەخوای وەزان وەڵام شارگارن ڕاویمە دەربچیان لەگەڵ ڕایوێکی هەراتمە دەست پێ بڵێ بەس پاوە شتەکە ئەو پێشەوەی گوتەوە توش زانیاری لەسەرەوەیە کە ڤاتیکان کەمترین ژماری دانیشتوانی هەیە لە جیهان ئەوەندە دەزانم نسبەی نەفەری 950 نەفەرە فاتیکان وڵاتێکی دیشە ئەویش نسبەی زۆر کەمە بەس ئەو بەخوا ئیسەناتە بیم لەکو ئەو ژۆکی فاتیکان کەمە ئەوی ژماری دانیشتوانی زۆر کەمە ئەو ژۆک و فاتیکان بەس بیرم نایەتەوە ئەوانە سادم زەقی بیرم نایەتەوە بەخوای دوێنێ پێرە لە پێشم بوو خوێندیتەوە نانێەوە زانیارە خوێندیتەوە ئەوش کەمە وەکو فاتیکان کەمە بەس ئێستا عالیان بیرم نایەتەوە ئەوش کەمە یعنی تۆش هەر لەگەڵ ڕایوێکی ئەرێوەڵە ئێمە ڕادی خەڵاتەکەش بباتەوە هەرەوە خەڵاتیویە خەڵاتەکە ئەو دەباتەوە نانە باڵۆوی باشە بەڵێ دڵنیای لەوەی کە ڤاتیکان کەمترین ژماری دانیشتوانی و زۆرترین ژماری دانیشتوانیش سینە بەڵێ نایگۆڕیوت نایگۆڕم فاتیکان و وڵاتەش دێ بەس نایەتە بیرمیستە ئەوت کەس چین گەورەترین وڵاتە لەسەر جیهانی یانی لە زۆریە لە دوی هەندە خۆ تا چەند خوێندووە 6 سەرەتایی شەشی سەرەتایی بەزانیاریم زۆرە لە زەرشتەوە خوێندن و کتێب بۆ چتانە زۆری دەخوێن ئارێوەڵە زیاتر چ کتێبێک دەخوێنیتەوە بە قورئانێکەمە زانیارم زۆر لەسەر ینی وەزعی دنیاە لەسەر ئەس بە زانیاری زۆر دانیشتی متابعی تەلەڤیزیۆن بکەم ینی زۆر زانیار شتانە زۆر پێ ئەس دەکەم پێ بزانم بەڵێ پیرۆزە وڵامەکەدا ڕاز دەرچوو لەلایەن هەم خەڵاتە لەلایەن سنتەری ڕۆتانە دابین کراوە کە سنتەری ڕۆتانە لە خەزای بەردەڕەشە دەتوانیت ئەگە خۆت بوو یان کەسێکت کوڕێکت برایەکت چیتە ئەوێ دەتوانێت جوانکاری و سەرتاشخانەی خۆی بە بەلاش لەوێ چاپکە بە خۆڕایی بەدەستی بێنێ باشە وتەیەکت هەیە پێشکەشی ئێمە بکەی بۆ بەرنامەکەی ئێمە کویانی چوتەیەکت هەیە چۆن ئەم بەرنامەی چۆن دەبینیت واللهی بەخۆی کنارە ینی بادیانەوە نیە ئەو کنارەمان نمای بەخۆی وەزی جیازمە تێکسیەوە گۆدەی پێشنیار بکەن ئەم گۆدەی پێشنیار بکەن عنی ئێستا و جیازە لەکردمە ئیش ناکاتن
ئەنگو وەکو یعنی ئەو کەناڵانە ینی پێشنیاکە کە لە بادینیان شتە بادینیان ساتمە نمایەمە جیازێنی بە 95 بکڕی بەس ئەو کەناڵەمە ئێستا نەمایە ینی زۆر کەم ینی ئێستا متابعات ئەو کەناڵەوە چەندە ڕۆژتە متابعام لە سەدیە وتێکت هەیە بۆ بەرنامەکەی ئێمە بۆ دەستێنێ دەکەم وڵە ئەیتۆ ئەو خەڵاتەکەشی بەدەست لەگەڕ دەستخۆشتانی دەکەن تەمەنا دەکەی پێشکەوتن بن و سەرکەوتن بوون بۆ ئێوەگرنگەوەی ئێوەش بەشداریتان کرد و خڵاتان بەدەستێنە دەمانوێت بچنە لای کۆمەڵە گەنجێک لێرە دانیشتون سڵاو لێبێ هیشام هیشام ئەیتۆ سيف الله سەیف وەڵڵا ناوی جەنابەت ثامر کاک سامر أحمد ئەحمەد ئەیتۆ عمر بەڵێ ئێمە لە بەرنامەی خەڵات لەگەڵتانین لە کەناڵی بادینان ساتەوە پرسیارتان لێ دەکەین ئەگە پرسیارەکەتان زانی خەڵاتان پێدەدەن باشن باشە دەڵێ ساڵی 2023 باشترین یاریزان چێ بوو حەسان سەیری وەرزش دەکەن وامنیە ساڵی 2023 بوو بە باشترین یاریزان چێ بوو ئەو یاریزانە ناوی چیە یاریزانشی بە ناوبانگە ميسي نيا میسی ناوی تو رونالدو برازيلي ئەیتۆ كريستيانو جەنابەت أم برسياري رياضي صفرم سفر هەر ناوی کەسایەتیەکم پێ بڵێن والله ميسي میسی کریستیانۆ زیاتر زانیاری زیاترتان یا لەسەرەوەی باشترین یاریزان لە ساڵی 2023 ئەمگەوەی باسی لێ دەکەم میسی و کوریستانۆ هەمووی بۆ دوایە بۆ 2000 رونالدويا كريستيانو رونالدو ئەخرت وڵامەکەم پێ بڵێ وڵامەکەت پێ دەڵێم رونالدو وڵامەکەی چیە تۆ دەڵێ ڕۆناڵدۆ بەڵێ ڕۆناڵدۆی بەرازیلی بەڵێ ڕۆناڵدۆی بەرازیلی باشە دڵنیایکە لەوەی کە ڕۆناڵدۆی بەرازیلی لە ساڵی 2023 بوو بە باشترین یاریزان كريستيانو رونالدو زيدان كاس الدنيا اوردك رونالدو زيدان لا اوردك تۆ دەڵێ ڕۆناڵدۆ من دەڵێم رونالدو ببرن وەڵامەکە هەڵەیە ئەی چتان هەیە پێشکەشی ئێمە بکەن بەخێراتنی قەناتەکەتان دەکەین ئیشەڵڵا سەرکەوتوو دەبن یا ڕەبی ئیشەڵڵا هەر بە پێش دەڕۆن بوو قەناتەکەتان بەخێر بن سەر چاوە زۆر سپاسان دەکۆی ئەی جەنابتان هیچتان هەیە پێشکەشی ئێمە بکەن زۆر سپاس دووبارە بەشاریتان زۆر سپاس دەستا خۆش بێ ناوی جەنابەت سلێمان سکاک سلێمان بەخێر بێن پشتیان بەخێر بێنە خالد مستەفا مستەفا جان خالد ببوورە لە چێن دەراتون کەلک لە کەلک خەبات هەری بەردەڕەش هەبی بەردەڕەشیوانیا باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین لە کەناڵی بادینان ساتەوە پرسیارتان لێ دەکەین ئەگە پرسیارەکەتان زانی خەڵاتان پێدەدەن باشە ئامادەن باشە لە ساڵی 2023 باشترین یاریزان چێ بوو ساڵی 2023 باشترین یاریزان چێ بوو لە تۆپی پێ زیرەشی لە وەرزش زیرەکەم وەڵا بە زۆرنا زۆرنا 2023 هەندەری چیانێک ریال مەدرید ساڵی 2023 ڕۆناڵدۆ ڕۆناڵدۆی چێت بەرازیلی ڕۆناڵدۆی بەرازیلی بای هەرچەندە من هەندە لەگە وەرزش یەک نیمە لەمراوەش ڕۆناڵدۆ بێت برادرت گوتی ڕۆناڵدۆ بێ وەڵامەکی دیکە ما پێ بڵێ با زێدان بێ زێنەدین زێدان زێدان بەس ئەوەی دەناسم یاری زانیاریت باشە لەسەرەوە زانیاریم هیچ نییە بەست هەوەک یاریزانەشی بەتوانە بوو پێشتر لەبەر ئەوە ینی هەندەری ئەو یاریزانە بووی کەیفم پێدا هات ڕاستی کەیفی پێداات ینی زانیاری لەسەر ئەوەی نیەکە 2023 کە بووتە باشترین یاریزان لەگەڵ وەرزشێک نیمە نەدەڕۆمێ نە هەندەریشم ئارێوەڵە باشە جان 2023 ئەو برادرە دەڵێ زێدان باشترین یاریزان بوو ئەی تۆ دەڵێ چی ڕۆناڵینۆ ڕۆناڵدینۆ بەڵێ باشە یارمەتی دەدەم بەڵێ یەک دقیقە ئەوە چیە لەسەر دەستخۆش با بینە لای تۆ وەڵا ئەو کاتی بەس ڕۆناڵدۆ لە لوتکەدا بوو بەستانە ڕۆناڵدۆ هەبوو هیچ کەسیش دیکە نەبوو یاریزانی بەتوانە
نازانم ئاسانکارێکە نییە ئاسانکارێکە بدا ڕۆناڵدۆ ساڵی 2004 بوو چوار بوو باشترین یاریزان واز لە ڕۆناڵدۆ بینە 2003 باشە دەستان خۆش بێت وەڵامی ئەو برادەری ڕاستە ناوەڵە لەبەرەوەی نام دەزانیار لە خۆشەویستی زێدان وام گوت ئەگەر نانزانستی زێدان ئەرۆڵە ڕاستە ساڵی 2003 زێدان بوو باشترین یاریزان ئەوی توش وڵامەکەی تۆشتەوە بەس بەڵام ساڵی 2004 کە باشترین یاریزان ڕۆناڵدۆ بوو باشە چیتان هەیە پێشکەشی ئێمە بکەن چی تەیە نوکتەیەک شەحرە گۆرانیەک چی تەیە پێشکەشی ئێمە بکەین وڵای چنی عالێ بیر بکەوە ئەی تۆ چی تەیە پێشکەشی ئێمە بکەیت دا لێ بڕ دەکەم باشە تۆ خەڵاتەکەت بەدەستینە خەڵاتەکەت بەدەستی شتێکمان پێشکەش بکەیت خەڵاتەکە بە شەمس جوانێ بە لە خۆڕاوەڵامەکەی وانە دەشتێکمان پێشکەش بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەم بەخێر بن کەناڵێکی ئەکتیڤن بە خۆشی بەڕاستی زۆر ئەکتیڤی شانازیت پێوە دەکەن وەک منتەقەی خۆمان زۆر سپاس دەکەین هەیە لۆمە ڕاستی گۆرانیەک شتێکمان بڵێ ئەو مەسەرەی داوای لێبوردنم هەیە بەس هەران دەخۆشی سەلامەتیتان زۆر سپاس دەکەین خەڵاتێکمان لەلایەن شوێنی یاریزانانەوە دابینکراوەکە لە قەزای بەردەڕەشە دەتوانی سەردانی ئەم شوێنێ بکەیت و فانێرەی با بڵێن وەرزشی ئەوەی بە خۆڕایی بەدەست بێنیت سپاستان دەکەم دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد زۆر سپاس بۆەوە سڵاوتان لێ بێ سڵاو لە ئێوەش زۆر سپاس ناوی جەنابەت عایشە عایشەخان ئەی تۆ زولەیخا عایشەخان دەخوێنی تۆ بەڵێ چ تەواو کردووە لە قۆناغێکی ئیدارە عەمانم تەواو کردووە ئەو 3 ساڵە تەواو کردووە 3 ساڵە تەواوت کردووە ئەی تۆ بیرکاری مامۆستای بەڵێ ئەی ئێستا دەرسی دەڵێیتەوە یان ناڵێیتەوە ساڵی دواتر وتمەوە بەس ئێستانە هەتا ساڵی بێت باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین بەرنامی خەڵات لە کەناڵی بادینان ساتەوە پرسیارتان لێ دەکەین ئەگەر وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەن ئامادەن باشە پرسیارێکمان هەیە دەڵێت پەرلەمانی کوردستان ساڵی چەند دامەزرا باش بیرکەوە ساڵی چەند پەرلەمانی کوردستان دامەزرا زانیاری لەسەرەوە نییە کە تۆ مامۆستاشی ناوەڵە زانیاری لەسەر هەر ساڵێکمان پێ بڵێ گەرە پەرلەمانی کوردستان ساڵی چەند دامەزرا کە ئێستا پەرلەمانیشی سەر بەخۆ 1992 دڵنیای کە لەوەی کە ساڵ 1992 بەڵێ ساڵێکی تکەمە پێ ناڵێیت دڵنیام چۆن دەزانی دڵنیای کە لەوەی کە زانیاریت هەیە لەسەرەوەی هەڵبژاردن لەو ساڵی کرا هەڵبژاردن نەو ساڵی کرا دیاری زانیارەکانت باشە تۆ ڕاستە هەڵبژاردن نەو ساڵی کرد زانیارەکانت باشە زولەیخە خان تۆ دەڵێی چی وەڵام زانیاریم لەو شتانە نییە زۆر زانیاری لەسەرەوانە نییە نەخێر باشە دەستەکان خۆش بێ وەڵامەکەت ڕاستە خەڵاتێکمان لەلایەن شوێنی محەممەد ڕەشگەری ئامادەکراوە کە بۆ کۆتاڵی ئافرەتانە دەتوانی بڕۆیت و سەردانی ئەم شوێنە بکەیت کە لە خەزای بەردەڕەشە دیارەکەی خۆت وەربگریت باشە چت هەیە بۆ ئێمە پێشکەشمان بکەیت هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بەرنامەیەکی بەسوودا بۆ هەموو بینەران سوودی وادارم سوود لەو زانیارانە وەرگرن دەستەکان خۆش بێ ئەی تۆ هیوادارم بەردەوام بم لەو شتانە کەوا زانیاری بە خەڵک زیاتر ئاشنابێت لە زانیاریەکان زانیاری زیاتر بێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد لەگەڵ ئەمە زۆر سپاس خێزانێکی تری لێرەیە دەمانەوێت بچینە لایەن سڵاوتان هەبێ ناوی جەنابەت ئاخین ناوی تۆچیا نادینە ئەی تۆ غەزەڵ شەیما ئێوە خەڵکی بەردەڕەشن یان لە دەوروبەری هاتوونە ئێرە لە مووسڵ هاتنەوە چەند ساڵە لێرەن 2013ەوە لێرەن باشە تۆ دەخوێنیت بەڵێ قۆناغی چەندی نۆ امتحانی کرد و ئابزام قۆناغی نۆ امتحانی سوێن هەیە ئەو ساڵ سوێنێ باشە ئێمە پرسیارێکمان هەیە لە بەرنامی خەڵاتەوە لەگەڵتانی پرسیارێکمان هەیە دەڵێت پایتەختی ئۆسلۆ چێندەرە ئۆسلۆ دەکاتە پایتەختی چ وڵاتێکەوە زانیاریتان هەیە؟ سيرتهم قلت زحمة
زەحمەتە؟ ئەرێ وڵام هیچ جارێک گوێت لێ نەبووە؟ باشە ڤێنە پایتەختی چ وڵاتێکە؟ ڤێنە پایتەختی چ وڵاتێکە؟ وجدان خوشکەم ئاگاوە بزڵنتەوە هەڵ بژۆر ناکشتا هەڵبژاردن؟ باشە تو وڵاتێکمان پێ بڵێ کە پایتەختی چ وڵاتێکە ڤێنە زانیاریتان لەسەر ڤێنە نییە؟ هیچ جار گوێت لێ نەبووە ڤێنە؟ مەیگولێوی بەس تۆ نەتخوێندووە؟ باوەڵە منێ خواندی باش تۆ دەخوێنی بە حکمی ئەوەی کە دەخوێنی ڤێنە پایتەختی چ وڵاتێکە؟ ڤێنە؟ وڵا زانیاری سەرای چەندینان لەسەر شتانە دایە تو زانیاری لەسەر شتانە هەیە؟ نیتر؟ باشە پرسیارێکی ئاسانتر کۆماری بەهاباد ساڵی چەندە هەزمەزە؟ کۆماری مەهاباد دەمانوێت یارمەتی ئێوە بدەم پرسیارەکەی بزانم کۆماری مەهاباد اختیارات کۆماری مەهاباد تۆ نەتخوێندووە؟ کۆماری مەهاباد لەلایەن چێ دامەزراوە؟ باشە لەوەی ئاسانتر لەلایەن چێوە دامەزراوە؟ بێژم منە خۆنی تاکید بەس لەلایەن چێ دامەزراوە؟ قازی محەممەد دڵنیایی کە لەلایەوەی قازی محەممەد دامەزراوە؟ نزە تۆش خوێندوتە؟ بەلێ منێ خواندی بەس نایەتە بیرە من نایەتە بەلێ لەلایەن قازی محەممەدەوە دامەزرا؟ یەکەم کەس بکۆ ئەڵای کوردستانی بلند کرد یەکەم کەس بوو ئاڵای کوردستانی بەرکرد باشە تۆ زانیاریت هەیە چەند بوو ماوەکەی چەند بوو ئەگەر بزانی دامەزراندنی کۆماری مەهاباد بەس خانتی قازی محەممەد ئەو دەمەزرێنەری کومەرە مەهابەتە وەڵامەکە تەواوە وەڵامی تەواو لەلایەن قازی محەممەدەوە دامەزراوە ماوەی کۆمارەکەی چەند بوو ئەگەر ماوەیە وەڵام نزانم نزیکی تۆ خوێندوتە زانیاری لەسەر وایە وانە؟ بەڵێ دایە تو چ هەیە پێشکەشی ئێمە بکەیت؟ وڵا بەراچ نزانم هیچ زانیاری کورد لەسەر شتانە نییە؟ هیچ نەخواندووە با بچینە لای ئەو دایکە وەڵامەکەی ڕاست بوو چۆن دەزانی قازی محەممەد کۆماری مەهاباتی دامەزان مێژایە من خواند بوو حتا شتێ منە خواندی کە مناهێلای زانیاریەکانی پێشتر بەێ باشە ئەی تۆ چتەیە پێشکەشی ئێمە بکەیت خوددا هیچ هیچ نییە پێشکەشی ئێمە بکەیت دەست خۆشان گوتم زۆر سپاس دەکەین ئەمە شرینیە کە لەلایەن شرینی هەژینەوە کە دابین کراوە بۆ شرینی ئەوە فەرموو ئەو شرینەکەی بگرا و لەگەڵ دیارێکی ترشمان ئامادە کردووە خەڵاتەکە تەنها شوێنی مێرسینە بۆ با بڵێن بۆ پیانە برا و شتیواتەیە وانە؟ بەێ چەند براتەیە؟ دوو برا باشە دەتوانێت ئەو خەڵاتی بدەیت دەست براکەیت چونکە کۆتاڵی ئافرەتان حایلێکی دیکەی بەدەستی هێنا ئەوە شوێنەیە مێرسینە بۆ جلوبەرجی پیاوان دەتوانێت برایەکەت یان باوکت کرد بتوانێت لەوێ سوودی لێ بینێت سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد لەگەڵ ئێمە سپاس بۆ ئێوە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنێ کۆتایی بەرنامەی ئەڵقەی ئەم شەومان بەشێک لە هاوڵاتیان توانی سوودی لە دیارەکانی ئێمە بەدەست بێنن و بەشێکی هاوڵاتیانیش وەڵامەکەیان دەزانی لە کۆتاییش ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبول کرد لەگەڵ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی تر و تا ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ